دەرچوون لەسەر پێشەوای ئیمانداران لە سەردەمی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم بەداخەوە دەستی پێکرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە جەنگی حونەین ئەگەڕێتەوە، ئەگاتە مەنتیقەی جیعرانە لە نزیکی مەککە. کاتێک گاتاوێ لەشکرەکەی کۆکاتەوە و دەستکەوتی جەنگەهێنێ دابەشیەکە بەسەریان. کۆمەڵێکی تازە مسڵمان بووی تایە لەشکرەکە کە لە پلەی ئیسلامەتیان نەگەشتونەتە پلەی مؤمن. ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم بۆی دڵیان زیاتر وابەستەی ئیسلام بکە، لە غەنیمەتی شەڕ زیاتر بەوانەدا. وەکو بیلالی گەڕێتەوە فەرمێ کۆشی من پڕ بوو لە ئاڵتون بە مشت ئەیدا پێیان. لەو کاتەیە کەسێک هەڵەسێتەوە، سەر تاشراوێک هەڵەسێتەوە کە ذول خوەیسەرەی تەمیمی پێوترێ، ئەڵێ ئیعدل یا رەسوڵ الله. ئەفەرمێ یا محەممەد ئیعدل، ئەی محەممەد دادگەر بە تۆ دادگەر نیت، فإنك لم تعدل، بەڕاستی تۆ دادگەر نەبووی ئەی محەممەد صلی الله علیه وسلم. رسول الله صلی الله عليه وسلم فەرمێ خبت وخسرت إن لم أكن أعدل، ئەڵێ تیا چووی و لە ناویش چووی و دۆڕایشی لە دنیا و قیامەتە ئەگەر قسەکەی تۆ ڕاست بە من عەدالەت نەبوو. چونکە بەڕاستی رسول الله صلی الله عليه وسلم هیچ شتێ ببێ فەرمانی ئەڵڵا ناکە. ئەگەر تۆ بڵێ تۆ عەدل نیت، یعنی تۆ لات داوە لە فەرمانی ئەڵڵا ئەی رسول الله صلی الله عليه وسلم. و ئەگەر رسول الله لە فەرمانی ئەڵڵا لا بدا و ئەڵڵاش جل جلاله هیچ هۆشداری نەداتێ، کەواتە ئەڵڵا ڕازی بۆ بە ناعەدالەتیەکە. بۆیە یعنی ئەگەر وابێ و قسەی تۆ ئەیکەی ئەوە نسبەتی ناعەدالەتی داوەتە پاڵ ئەڵڵا، ئەو ڕازی بۆ بە ناعەدالەتی. نسبەتی ناعەدالەتیش بێتە پاڵ ئەڵڵا لە ناوچوون و دۆڕان و تیاچوون. طبعا ئەوە ئەو پەڕی عەدلە، کەسێک کە دڵی هێشتا جێگیر نەبووە لە ئیمان و کەسێک کە دڵی جێگیر بووە باکی بە ماڵی دنیا نییە، تۆ بەی بەم لە ماڵی دنیا تاوەکو ئەوی ژۆکو ئەو لێکەی، ئەو پەڕی عەدلە، تۆ تێ ئەو بگەینتەوە بۆ. باشە ئەم کابرایە کە ڕووکەشی بابەتەکە ئەبینێ وەکو چۆن ئیبلیس عەقڵی پێشخست بەسەر فەرمانی ئەڵڵایە، عەقڵی خۆی پێشەخا بەسەر شەریعەتە، بەسەر رەسوڵ الله صلی الله علیه وسلم، خودی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە شەریعەتەکەی هێناوە، عەقڵی خۆی پێشەخا بەسەر ئەوە، بە عەقڵەکەی خۆی کە لێکی داتەوە لەمە ئینسانێکە و ئینسانێکە، مسلمانێکە و مسلمانێکە، بۆ زۆریا بم بۆ زۆر کەمەیا بوو ئەوە عەدل نییە. ئیتر بیر لەو دیو ناکاتەوە ئەمە مسلمانێکی دامەزراوە مسلمانێکە هێشتا دانەمەزراوە پێویستی بە دامەزراندنە بەم ماڵە زیاتر دامەزرێ، ئەمە مەسلحەترە بۆ دینەکە، بۆ کۆی ئیسلام ئەو دامەزراوەتەوە. ئەوەیە کەوای پێفەرمێ عومەری کوڕی خەطاب خالدی کوڕی وەلید دەفەرموونەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم با لە گەردنی بین، باپی کوژێ، بۆ چونکە دەرچوو لەسەر فەرمانی تۆ ئەی رەسوڵ الله صلی الله عليه وسلم، دەرچوو لەسەر حکمی تۆ ئەی رەسوڵ الله صلی الله عليه وسلم، با لە گەردنی بین. ئەوەش عەلامەتی نیفاق و کوفرە. رەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێ لێی گەڕێن. لە پشتی ئەمە کەسانێک دەرەچن، ئەمە هەر خۆی نییە، قورئان خوێنن، لە قورئاگەیان ناچێت دەرەوە، و ئێوە قورئان خوێننی خۆتان لە پێش چاوەکەوێ کاتێک قورئان خوێندنی ئەوانە بینن، نوێژی خۆتان بەکە مەزان کاتێ نوێژیەوە بین، ڕۆژی خۆتان بەکە مەزان کاتێ ڕۆژی ئەوانە بین. بەڵام ئەمانە يمرقون من الدين كما يمرق السهم من الرمية، لە دین دەرەچن هەروەکو چۆن تیر لە کەوانەکەی دەرەچن. ئەلەم دەقەوە خەواریج دروستە. بۆیە ڕاستەوخۆ لە دوای گوێڕایاڵیکردنی ئیمام لێرە ئیمامی خەلال چیە فەرمێ وتەرک الخروج عليه، نابێ دەربچی لەسەری، نابێ دەربچی
لەسەری